گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە جیهاندا خێرا ڕوودەدەن. هەرێمی کوردستانیش لێی بێبەش نییە و لەم ساڵدا گۆڕانکاری گەورە بەسەر کەشوهەوای ناوچەکەدا هاتووە. لەگەڵ هەر گۆڕانێکی کەشوهەوا ژینگە و ئاو و خاک گۆڕانکاری بەسەردا دێت. جا ئەگەر ئەوە چرخانە بە ئاراستەی زیادبوونی دابارین بێت، ئەوە دەبێتە هۆی بوژانەوەی کشتوکاڵ و زیادبوونی سەرچاوەکانی خۆراک بۆ گیانداران بەگشتی. باشترین شت ئەوەیە کە ئێمە وێڕای ئەوەی کە سروش جارێکی تر بەزەی خوا بەسەر مرۆڤەکان داباران، ئێمەش پارێزگاری لە ژینگە بکەین، ئەو هۆکارانە کەم بکەینەوە کە دەبنە پیسکەری ژینگە، بۆ نمونە هەوا پیس نەکەین بەهۆی زۆری سوتەمەنی ئەوانەی کە دەکرێت کەمیان بکەینەوە لە زۆری بەکارهێنانی ئۆتۆمبیل، لە مەسلەی کارەبا کە تاوەکو ئێستا بە نەوت و بەرهەمەکانی نەوت بەرهەمی دێن کارەبا. لەبەر ئەوە ئەوانش خاڵێکی ئیجابی ترە بۆ سروشتی بوونەوە یا گەڕانەوەی هاوسەنگی لە ژینگەدا. بەڕێوەبەرایەتی کەشناسی و بمەلەرزەزانی هەرێمی کوردستانیش باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکات و ڕوونی دەکاتەوە بەراورد با 40 ساڵی ڕابردوو سەرمای ئەم ساڵی هەرێمی کوردستان بێوێ نەبووە. ئاماژە بۆش دەکات پێشبینی دەکرێت لەم هەفتەیەدا شەپۆلێکی دیکەی دابارین بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. پلەکانی گەرمە ناوچە شاخەکان نزیک سفر و کەمێک لە ژێر سفر لە 1 و 2 3 و 4 ئەوانە دەمێنێتەوە. ناو سنتەری شارەکان موچینە پلێکی کەم بەرز بێتەوە بێتە ئاستی 8 و 9 ئەوانە پێشبینیەکی دوور هەیە و 3 شەم و 4 شەم ئینشاءالله کە نزمە پاڵە پەستۆی دێتە سەر هەرێمی کوردستان. بارانی لەگەڵ بارێ ئینشاءالله مەشوە دەکات پلەکانی گەرمە هێشتا بەرزتر بوونەوە، بەس لە ڕێنجی زستان دەمێنێتەوە سەرمایەکە هەر دەمێنێ، بەڵام باش لەگەڵ بۆ شێوەیەکی ئێستا هەیە. بارانی لەگەڵا احتیمالی بەفریش هەیە تەمان لە ناوچە شاخەوە بەرزەکان. بۆ یە دەبێت تۆستانێکی ئاساییەوە بۆ شەپۆلێکی ئێستا بەهێز بدۆت ئەوە نابێت ئینشاءالله. ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان بە گۆڕانکاریەکی خێرای کەشوهەوادا تێپەڕ دەبێت بە جۆرێک ساڵی پار وشکە ساڵی بووە و ئەم ساڵیش بەراورد بە 40 ساڵی ڕابردوو ساردترین ساڵ بووە و تا ئێستا ڕێژەیەکی باشی بەفروبارانی بەخۆیەوە بینیوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.